ئایا بە دوای شوێنێکی گونجاو دەگەڕێت کە پێداویستەکانی گەیمینگ لە پیسی و کۆنسڵ و مۆبایل بە کوالێتێکی بەرز و بە نرخێکی هەرزان بفرۆشن؟ ئێستا دارنگەیم باشترین و باوەڕپێکراوترین و گەورەترین براندی گەیمە لە کوردستاندا کە سەرجەم پێداویستەکانی گەیمینگ دابین دەکات بە گونجاوترین نرخ. دەتوانانی پیسی بێڵ بکەیت لەسەر خواستی خۆت و سەرجەم پارچە جیاوازەکانی پیسی بەردەسە لەگەڵ نوێترین کۆنسڵەکانی پلەیستیشن و ئەکسبۆکس. لە دارنگەیم سەرجەم پێداویستەکانی گەیمینگ وەک هێدسێت و ماوس و کیبۆرد و ماوسپاد و مێس و کورسی گەیمینگ و نوێترین یاریەکانی پلەیستیشن و ئەکسبۆکس و کارتی سەرجەم ستۆرە جیاوازەکان بەردەستە بەهرزانترین نرخ لە تەواوی کوردستاندا و ئەکسسوارەتی گەیمینگ و سەرجەم پێداویستەکانی ڕازاندنەوەی ژووری گەیمینگ و تیشرت و جلوبەرگی گەیمینگ بە گونجاوترین نرخ بەردەستە و هەروەها توانای چاکردنەوەی کێشەی کۆنسڵ و پیسی گەیمینگیان هەیە. گەیاندنیان هەیە بۆ سەرجەم شار و شارۆچکەکانی کوردستان و سوپرایزێکی گەورەی بۆتان ئامادەکردووە. هەر ئێستا بچن سەبسکرایبی کەناڵی دارینگەیم بکەن لە یوتیوب و کۆمنت بۆ کۆتا ڤیدیۆی کەناڵەکەی بنووسن، ناوتان دەچێتە تیر و پشکێکەوە بۆ برنەوەی PS4 و بەم زوانە تیر و پشکەکە ئەنجام دەدات. ناونیشان سلێمانی سەهۆڵەکە تەلاری سالم نەهۆمی دووەم لەگەڵ دارینگەیم هەمیشە باشترینەکان بەدەست بهێنە. خەوی تەندروست یەکێکە لە هۆکارەکانی ئارامی مرۆڤ، لەوانەیە کەسێک ڕۆژی دەکاتژمێر بخەوێ، بەڵام لەگەڵ ئەوەشدا هەر هیلاکە. بەڵام هەندێک کەسی تر هەیە 5 کاتژمێر دەخەوێ و ژیانی زۆر تەندروسترە وەک لەو کەسێک کە 10 کاتژمێر دەخەوێت. و شێوازەکانی خەوتنش یەکێکە لە هۆکارەکانی ئارامی، واتە ئەگەر هاتوو بە جوانی پاڵ نەکەوتبووین ئەوە خەوێکی ئاراممان نابێ. بۆیە پێغەمبەر درودی خودای لەسەر بێت بە یەکێکی فەرموو کاتێک لەسەر سکی پاڵکەوت بوو و پێی گوتبوو بەڕاستی ئەو شێوازی خەوتنە خوددا تووڕە دەکات. خەوتن لەسەر زەک دەبێتە هۆی تەنگەنەفەسی و مێشک و دڵ هیلاک دەکا و زیان بە سینگمان دەگەیەنێت و دەبێتە هۆی نوشتانەوەی ئەسقانەکانی پشت و تووشی ئازار دەکا. واگەر ئەتەوێ خەوێکی بە سوود و سروشتی بخەوی ئەوا گوێ لە قسەکانی پێغەمبەر درودی خودای لەسەر بێت ڕابگرە. ئیبن القەیم ڕەحمەتی خوای لێ بێت باسی خەوتنی پێغەمبەری دەکرد درودی خودای لەسەر بێ و دەیگوت زیاد لە پێویست نەدەخەوت و کەمیش نەدەخەوت و لەسەر دەستە ڕاستی پاڵ دەکەوت و تا خەوی لێ دەکەوت زیکری خودای دەکرد و ڕاستەوخۆ دوای نان خواردن نەخەوتووە و لە شوێنی بەرز نەدەخەوت کە دەخەوت دەستی مبارەکی دەخستە ژێرسەری. چەندین لە کۆڵینەوە ئەوەی دەرخستووە کە خەوتن لەسەر دەسە ڕاست سوودی زۆرە، لەوانە دڵ ئارامترە و ئەگەر لەسەر دەسە ڕاست بخەوی جگەرت تەندروستتر دەبێ بەو شێوازی خەوتنە و فەرمون بە ئاشنای زیانەکانی خەوتن ببین لەسەر زک. یەکەم، بەردی گورسیلە. یەکۆڵینەوەیەک ئەوەی دەرخستووە بە تایبەتی لە مێینەکاندا ئەگەر لەسەر زک بخەوی ئەوە ئەگەری دروستبوونی بەردی گورسیلە زیاتر دەکات، چونکە ئەو کەسانی کە لەسەر سگ ناخەون ئەملاو ئەولا دەکەن، ئەمەش ڕێگیری دەکات لە دروستبوونی بەردی گورسیلە. دووەم، بێهێزکردنی ماسوولکەکانی زگ و بەرزبوونەوەی گەدە و زۆری تریش. سێیەم، نوشتانەوەی پشت لەگەڵ ڕۆشتنی کات و هیلاکبوونی ئەسقانەکانی پشت. چوارەم، زیانگەیاندن بە مل. پێنجەم، دەبێتە هۆی زۆری خۆی نهێنی چونکە ئەندامە زاوزەکان لێخشاندنی زیاتر دروست دەکات. سەبارەت بە منداڵەکانیش دەبێتە هۆی مردنی پێشوەختە، واتە ئەو منداڵانی کە لەسەر سکیان دەخەون ئەگەری مردنی پێشوەختەیان زیاترە. سەبارەت بە ئافرەتی دووگیانیش ئەگەر لە 3 مانگی سەرەتا بێ ئەوە ئاساییە، بەڵام لە 2 مانگی چوارەمەوە کۆرپەلە گەورەتر ئەبێ و لە شوێنی خۆی نامێنێ، زیانێکی زۆر دەگەینێ بە کۆرپەلەکە، بۆیە زۆر گرنگە لە 2 مانگی چوارەمەوە لەسەر سگ نەخەون. سوودەکانی خەوتنیش لەسەر دەسە ڕاست ئەمانن. قورسایی لەسەر دڵ کەم دەبێتەوە چونکە 30 دەسە چەپمان بچووکترە لە 30 دەسە ڕاستمان. دووەم، مانەوەی جگەر بە هەڵواسراوی، ئەمە ژوای لێ دەکات بە شێوازێکی تەندروست کار بکات. سێیەم، ئارامبوونەوەی گەدە و ئاسان دەردانی پاشماوەکان. چوارەم، دوورمان دەخاتەوە لە چەندین نەخۆشی کە تووشمان دەبێت لە ڕێگەی هەناسەدان لە ڕێگەی دەمەوە. پێنجەم، دەستکردنە ژێر سەر دەبێتە هۆی دروستبوونی شەپۆلێک کە مێشکمان پاک دەکاتەوە و خەوێکی ئاراممان پێدەبەخشێت. پێغەمبەر درودی خودای لەسەر بێ پێش 1400 ساڵ ئەم قسانی بۆمان کردووە و بۆیە ئێستا بینەرانی بەڕێز دەڵێن کە قسەکانی پێغەمبەر زۆر ڕاست بوو دوای بیستنی ئەم زیانە گەورانە. بۆیە داواتان لێ دەکەم کە لە کاتی خەوتندا لەسەر زگ نەخەون چونکە زیانێکی زۆرتان پێدەگەیەنێ و هەروەها پێغەمبەریش باسی کردووە درودی خودای لەسەر بێت. و زۆر سوپاستان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکەم بوون. هیوادارم کە ڤیدیۆکەم جێگەی ڕەزامەندی هەموو لایەکتان بوو بێ. ئەگەر ڤیدیۆکەمتان بەدڵ بوو ئەوە لایکی ئەم ڤیدیۆیان بۆ بکەن و هەروەها شەیری بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا و لە بیرشتان نەچێت سبسکرایبی کەناڵەکەم بکەن و هەروەها زەنگۆڵی تەنیشتی سبسکرایبەکەش چالاک بکەن بۆ ئەوەی ڤیدیۆکانتان بە ئاگادارکردنەوە پێ بگات. و ئەگەر هەر ڕەخنەیەک یاخود پێشنیارێک یاخود بیرۆکەی ڤیدیۆیەکت بۆمان هەیە ئەوە لە کۆمنتی ئەم ڤیدیۆدا بۆمانی بنووسەوە ئینشاءالله وەڵامتان دەدەمەوە. و دووبارە سوپاستان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکەم تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بن.